کەمەیە ڤینسنت کامپۆس دیبلۆماتکاری پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و پسپۆڕی وزە کە لە لۆس ئەنجلس لە ئەمریکاوە لەگەڵمە بەڕێز کامپۆس هەم کاتت باش ڕاتان لەسەرم ڕێکەوتنەی یان ئەم ڕێکەوتنە سێقۆڵیەی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و کۆمپانیاکانش. سەرەتا زۆر سوپاس بۆ ئەم گەشتە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە گرنگە. کاردانەوەی من و هەڵوێستی من دەوەستێتەوە سەرکات و هەمووان چاوەڕێیان دەکرد کە ڕێکەوتنێکی لەم شێوەیە بکرێت بۆ ئەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە لە ڕێگەی بەندەری جەیهانەوە و هەروەها کۆمپانیا نێودوڵەتەکانی بواری نەوتیش چاوەڕوانی ئەم ڕێککەوتنە بوون. ئەم ڕێککەوتنە هەنگاوێکی زۆر باشە بە ئاراستی چارەسەرکردنی کێشەکان. کێشەکە هێشتا کۆتایی نهاتەوە بەڵام هەنگاوێکی زۆر باش. زۆر باش. ئەگەرچی ڕێکەوتنەکە بۆ ماوەی 3 مانگە پێت وایە ئەبێتە بناغەیەک بۆ ڕێکەوتنێکی درێژتر لە داهاتوە؟ لە ڕاستیدا من چاوم لەوەیە کە ئەم ڕێکەوتنە 3 مانگی ئەم ڕێکەوتنە سەرەتایە با بڵێن ببێتە ڕێگەیەک ببێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە کێشەکان چارەسەر بکرێت و ڕێکەوتنێکی کۆتایی بکرێت. لە ڕێگەی ئەم ڕێکەوتنە کاتیەوە دەکرێت جیاوازەکان و کێشەکان چارەسەر بکرێت لێ تێگەیشتێکی باش هەبێت بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێن و هەناردەی نەوت بۆ هەمیشە دەست پێ بکاتەوە ڕێکەوتنێکی کۆتایی بکرێت و دەبێت کێشەکان بنەبڕ بکرێن ئەو کاتە چاوەڕێی ڕێکەوتنی هەمیشەیی بین. ماوەیەکی زۆرە گفتوگۆ لەسەر پرسەکرێ و ڕێکەوتن نەکرا بوو. لایەنێکی پەیوەندداری ئەم کارە کۆمپانیەکانی بەرهەمێنانی نەوت بوو لە هەرێمی کوردستان. ئەو میکانیزمەت پێچۆنە کە وەک چارەسەرێ دانراوە کە لە بڕی پارەی کاش نەوت بە کۆمپانیەکان بدرێت وەک چارەسەرێک. من بەو جۆرە لی تێدەگەم کە میکانیزمێکی جیاواز لە ساڵانی ڕابردوو گفتوگۆی لەسەر کراوە بۆ ئەوەی شێوازی تێچووی بەرهەمێنانی یاخۆت حەقی کۆمپانیا نەوتیەکان بدرێت لە بەرامبەر بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستان. ئەم میکانیزمانە گفتوگۆیان لەسەر کراوە و لەم 90 ڕۆژەدا لەم 3 مانگەدا کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە ئەم ڕێکەوتنی کراوە بۆ 3 مانگ دەکرێت تەواوی میکانیزمەکان لێک بدرێنەوە و ئەو میکانیزمەش لێک بدرێتەوە کە نەوت دەدرێتە کۆمپانیەکان لە بەرامبەر بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستان. ئایا دەبێت بیبینین ئایا بزانین ئەم ڕێکار و میکانیزمە باشترە یاخود میکانیزمی پێشتر کە $16 تەرخان کرابوو بۆ ئەوەی بدرێتە کۆمپانیاکان لە بەرامبەر بەرهەمێنانی هەر بەرمیلێک نەوت دەبێت هەردووکیان لێک بدرێتەوە بزانین کامیان باشترە. باش لە سەراستی ناوخۆ ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان وەک باسەکرێت زیانی 20 میلیارد دۆلاری لە عێراق و هەرێمی کوردستان داوە. باش دەستپێکردنەوەی هەناردەی نەوت جیا لە سوود و قازانجەکەی بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و وڵاتانی دیکە بە تایبەتی ئەوروپا کە لە جەنگ و کێشە و ئالۆزیان بەهۆی ئەو شەڕێک لە رووسیا و لە نێوان رووسیا و ئۆکرانیا هەیە. پرسیارێکی زۆر باشە وەکەوەی کە تۆ ئاماژەت پێدا
خواست لەسەر نەوت لە تەواوی جیهان زیادی کردووە و کە هەرێمی کوردستانیش لە ڕووی وزەوە و ئەم نەوتی هەرێمی کوردستان کە هەناردەی بازارەکانی جیهان دەکرێت کاریگەری دەبێت و ئۆپێک و ئۆپێک پڵەسیش کە پێشتر بڕیارەیاندا بوو بەرهێنانی نەوتیان زیاتر بکەن ئەمە دەوەستێتەوە سەر ئەو خواستەی کە لەسەر ئاستی جیهان هەیە بۆ نەوت بەدڵنیاییەوە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازارەکانی جیهان کاریگەری دەبێت و گرنگە بۆ ئەوەی بازارەکانی جیهان سەقامگیریەک بە خۆیانەوە ببینن لە ڕووی وزەوە و ئەگەر بە شێوەیەکی باش و بەردەوام نەوتی هەرێمی کوردستان هەناردەی بازارەکانی جیهان بکرێت ئەمە زۆر باش دەبێت. بەڕێز کامپۆس بەڕێستان دیبلۆماتکاری پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بوون پێت وایە کاربەدەستانی ئەمریکا چۆن لە نزیک بوونەوە و ئەم ڕێکەوتنەی نێوان هەرێمی کوردستان و عێراق ڕوانن لەبارەی نەوتەوە. ئەوەی کە من لی تێگەیشتوم بەرپرسانی ئەمریکا دڵخۆشن بەوەی ڕێکەوتنی سێقۆڵی کراوە و چەندین ساڵە قسە لەسەر ئەم پرسە دەکەن و حکوومەتی ئەمریکا چاوی لەوەیە کە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکرێن و بگەنە ڕێککەوتنێک بە تایبەتی لە بواری هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئەمریکا ئەم ڕێکەوتنەی بەلاوە زۆر باشە چاوی لەوەیە ڕێکەوتنی باشتر بکرێ بۆەوەی ئەم کێشانە چارەسەر بکرێن و هەرێمی کوردستان بتوانێت نەوتەکەی خۆی نادەی بازارەکانی جیهان بکات و ئیدارەی ئەمریکا جەختیان کردوەتەوە کە دەبێت حکوومەتی عێراق بە شێوەیەکی باش مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکات و بە گوێرەی دەستور مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکات و کێشەکان پێکەوە بە گفتوگۆ چارەسەر بکەن ئەمە خواستی بەرپرسانی ئەمریکا و ئیدارەی ئەمریکایە و من لە لایەنی خۆمەوە پێیان دەڵێن بە بەرپرسانی ئەمریکا دەبێت دڵخۆشیەکەیان تا سەر نەبێت چونکە ڕێکەوتنەکە جارێ سێمانگیە بۆ ئەم بەم شێوازە بیرەکەیتەوە بەڕێز کامپۆس پێت وایە درێژە ناکێشێت ئەم ڕێکەوتنە یان گرفتێ یان لەمپەرێکیەتە بەردەم لە ڕاستیدا من پێشبینی ئەوە ناکەم کە نەتوانرێت کێشەکان چارەسەر بکرێن و بربەرسەکان لادرێن بەڵام ئەوەی کە من لی تێدەگەم تاوەکو ئێستا ئەبێ چاوەڕێ بکەین بزانین هەڵبژاردننی مانگی 11 عێراق بەڕێوە بچێت ئایا دوای ئەوە حکوومەتێک پێک دەهێنرێت لە عێراق چۆن کێشەکان چارەسەر دەکات لەگەڵ هەرێمی کوردستان چونکە ڕێکەوتنەکە بۆ تەنیا بۆ ئەم ساڵە بۆ ئەم سێ مانگەیە دوای ئەوەی ئەگەر هەڵبژاردن کرا و حکوومەتێکی نوێ لە عێراق پێک هێنرا ئایا چۆن و بە چ میکانیزمێک ڕێککەوتنێک دەکات لەگەڵ هەرێمی کوردستان و کۆمپانیاکان بۆ ئەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە من تاوەکو ئێستا ئەوەی لی تێ گەیشتبم گەرانتیەکی 100% نییە بۆ ئەوەی کێشەکان لە نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکرێت من هانی کوور دەدەم لەم ڕێکەوتنەی کە کردویانە بۆ 90 ڕۆژ بزانن میکانیزمەکە چۆنە ئایا سەردەگرێت یاخودنا ئایا ئەگەر بەم شێوازە لەگەڵ حکوومەتی عێراق با بڵێن بەردەوام بن گونجاوە بۆ کورد یاخودنا بەڕێز ڤینسنت کامپۆس دیبلۆماتکاری پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و سپۆڕی وزە خۆشحاڵ بووین بەم گفتوگوۆیە لەگەڵ ئێوە